بینەرانی عزیز هەروەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد لە بەرنامەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەریە دوو بابەتی گرنگم خستە بەر باس و گفتوگۆ لەگەڵ میوانانی بەرنامەکەم. یەکێکی لەسەر مانگرتن لە خواردنی وریشە مرادی کە ئێمڕۆ ئێمان بەرنامەمانەزەب کرد 12 ڕۆژی بوو لەگەڵ شیوە محبوبی و دووهمین بابەتی لەسەر گەڵاڵەی عفاف و حجاب کە وەکو بڕیارێک قەرارە کۆماری ئیسلامی پەسەندی بکات و بیواتە دەستوری کاریەوە. لەم بەشەدا داوام کردووە لە کانی کەرەمپور چالاکی سیاسی کە بێت و قسە و باسێکمان بێ. کانی ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. سلااو ڕێز گۆڵازگیان، سلااومەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها ئازیزانی ئاسۆی بەرابەری. زۆر سپاسکانی گیان بە خێراتن تەکەم. کانی بابزانین گەڵاڵەی عیفاف و حیجاب ئەسان چییە بۆ بینەرانمان ڕوونی بکەینە و لەوانەیە بڕێ لە بینەرانمان لەوە ئاگادار نەبن ئەم گەڵاڵەیە چییە؟ ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە زۆر دوور نەچین کۆماری ئیسلامی لەو کاتێک کە هاتە سەرکارتاییسە هەموو یاساکانی و هەموو بڕیارەکانی دژە ژنە و لەو کاتەوە کە هاتە سەرکار دوو جبهە دروست بوون، دوو لایەن دروست بوون کە لە بەرامبەر یەکا قراریان گرتووە. یەکێک خەڵک لە ڕەسیانە ژنانی ئازادی خواز و لایەنێکی تری کۆماری ئیسلامیە کە بە هەموو شێوەیە گەرەکە ژنان بخاتە گوشەی ماڵەوە، ژنان وەکو ڕەگەزێکە ژێردەسی پیاو بن و هەمووانە بە شێوەهایەکی جۆراژۆر زۆڵم زۆری کردووە لە ژنان لە توولی ئەتوانین بێژین 46 ساڵی ڕابردوودا. بەڵام ئێمە بینیمانەکە لە هەموو ئەم ساڵانە ژنان بە شێوەهایەکی جۆراجۆر لە بەرامبەر ئەم یاسا و قانون شتە وێساون هەر کارێ لە دەستیان دەراتووە باوجودی ئەوەی کە بە دەنگیان بەرزکردەوە سەرکوت کراون، بەڵام بە هەموو شێوەیەکا وێساون تا شۆڕشی ژنجیان ئازادی کە بە کوشتنی ژینە ئامینی بوو لەلایەن هێزی سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیدا. ئەوە بوو کە هەموو دنیاتر زانی کە ژنان لە ئێرانە چەنێ زوڵمیان لێچێ و چەنێ هاندە ژێر سەرکوتی کۆماری ئیسلامیدا خەفەقان هەیە بەتایبەت لە بواری ژنانداوە دەنگی ژنان هەمیشە سەرکوت کراوە و شتێکە زۆر ئاساییە سەرەکیە بۆ هەموو مرۆڤێک لە ئێراندا ئیسە بۆ پیاوانی شەر ئەوە هەیە، بەڵام بەتایبەت لە ژنان ئەوەیە کە پوششیان ئەو شتێکە ئەیکە نەبەریان اختیاری نییە زۆرە ملەیە و کۆماری ئیسلامی گەرەکیە ژنان بە هەموو شێوەیەک تا پوششیشیان کۆنترۆل بکە. لە شۆڕشی ژینا بینیمان کە ژنانی بوێر چۆن هاتنە ناو شەقامەکان، چۆن ڕێبەری ئەم شۆڕشیانە بەرەودەگرت و لە ناو شەقامەکان بوون بە هەموو شێوەیە کە شەقامەکانیش دواتر چۆڵ کرا. ئێمە تا ئێستا زانین کە بە شێو بە ناوی نافەرمانی مەدەنی باسیەکەن ژنان دەستیانداوە بە نافەرمانی مەدەنی و ئەزانین کە ئەو تا حدێکیش ئەو حجابە کە ڕژیم پێخۆشە ژنان ڕعایەتی ناکەن لە ئێراندا ئێستادا. دوای چەند مانگ دوای شۆڕشی ژینا 7 مانگ دوای شۆڕشی ژینا کۆبێ قەزاییە گەڵاڵەیەکی نووسی و پێشکەشی مەجلیسی کۆماری ئیسلامی کرد کە ئەو کاتە دوای 2 هەفتە تەئید کرا، بەڵام لەو کاتەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بینی شۆرای نگابان و مەجلیس هەر دێت و ئەچێت و یەک سری نەقدێکی هەیە کەسانێک نەقدیان لێگرتووە ڕخنەیان لێگرتووە کە ئەمە باش نییە، نە بەبوونەی ژنانە بەبوونەوە کە ژنان زیاتر تووڕابن، خەڵک زیاتر تووڕابن. بەڵام ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بیستمان کە ئالەنەن ڕایان گەیاند کە ئەمە لەلایەن شۆرای نگابانیشەوە ئەم گەڵاڵە تەئید کراوە. ئێستا گەڵاڵەکە چییە؟ لە یاسای کۆماری ئیسلامیدا بە هەموو شێوەیەک زڵم و زۆر کراوە لە ژنان، بەڵام لەم گەڵاڵەدا ئەتوانی بێژین تەحقیرێکی زیاتر کراوە. ئەلبەت باسی پیاوانی شەیە کە دواتر باسیەکەین باسی پوششی پیاوانیچیان کردووە، بەڵام بەتایبەت ژنانیان یەکسەر تەحقیر کردووە، ژنانیان ئەسەن وەکو جۆرێکیان کردووە کە هیچ نوع ئازادیەکرد نەبێت. ئەم گەڵاڵە زیاتر باسی پوششەکە، زیاتر باسی ئەوە کاکە هەموو دەنگێکی کە مخالفی کۆماری ئیسلامی بێ خەفەیەکەن. ئەم جا مەسەن بە ژنان گوتیانە نابێ لە موچی دەستان
بانتر دیار بێت نازانم نابێ مووی سەرتان دیار بێ نابێ هەتاکانی لە بەشێک لەو ببوورە منەوە قسەکان تا لەو گەڵاڵەیە لە بەندێکیا باس لە سوسیال میدیا دەکات ئەژێ ئەگەر لە سوسیال میدیاشە هەتا ئەگەر حیجاب ڕایە نەکەنەوە جەزای نەقدی و ئەوانەتان پێ ئەسەپێنی وایە دقیقاً چەندین مادەی هەیە و ئێمە ئێستا دانەدانە وەختی بەرنامەکە نەدین بەڵام کولیەتی ئەم گەڵاڵە باسی پوششەکە چۆن مەسەڵەن لە جەزای نەقدی دەرەجە 3 دەرەجە 4 دەرەجە 5 دەرەجە 6 لە زیندانەوە بگرێت لە 6 مانگەوە تا چەندین ساڵ لەوەی کە لە وڵاتە ناتوانن بڕۆنە دەرەوە مەمنوع الخروج بە قۆڵی معروف مەمنوع الخروج ئەکرێن ئەوانەی کە کارەکەن ناتوانن بڕۆنە سەرکاریان ئەوانەی کە حتا بە حیجابی مەدی نەزەری کۆماری ئیسلامی نەچنە سەرکار ئیجازەیان نییە تر بڕۆنە سەرکار ئەگەر دوکاندار بن دوکانیانە بەسیێ مجەویزی کاریان لیانە سێنیێتەوە حتا پیاوانیش پوششیان دیاری کردەوە بۆ پیاوانیش کە نابێ مەسەڵەن یەقەی پیاوانیش باز بێ نازانم نابێ باڵوشتیان دیار بێ نابێ مەسان شەرواڵی کەنەپایان کە ئەبێ ئەو ژێر زانویان بێوە هەموو ئەوانە و حتا مبارزەج لە سوسیال میدیا ئەگەر مەسەڵەن من پێجێکی شخصیم هەیە و منزورم حیجابی مەدی نەزەری کۆماری ئیسلامی ڕعایەت نەکەم من حتا مەمنوع ئەوە بم کە لە سوسیال میدیا حداقل تا 2 ساڵ استفادە بکەم هەموو فشارێکیان هێناوە کە ئەم ئازادی ئەم چکە ئازادیە کە ئێستا خەڵک باتەوەجه بەوەی کە 46 ساڵە مبارزەکەن بە تایبەت ژنان بەدەستیان هێناوە یانێ پەسەندکردنی ئەم گەڵاڵە سندنی هەموو ئەو چکە ئازادیانەسەکە بە کۆڵێک مبارزە بەدەستێناوە و بەڕاستی ئەتوانین بێژین کە ژنان وەکو نیوێک لە کۆمەلگا ئەلبەتە نابێ ئێمە پیاوانی ژنادی دەبگرین بەڵام بە تایبەت ژنان وەکو نیمێک لە کۆمەلگا لەم گەڵاڵەدا تاقیر کراون لە هەموو مافەکانیانە بێبەش کراون. بەڵێکانی ئەم گەڵاڵەیە ساڵی 1382 لە کاتی خاتمیە پەسەند کراوە دوای 2 ساڵ ساڵی 84 قرار بووە بەڕێوە بچێ بۆ دوای 20 ساڵ شکستی خواردووە من پێم وایە شکستی خواردوە چون 20 ساڵ نەیانتوانیوە ئەم گەڵاڵەیە بدا سەپێنە سەر خەڵکو و بەتایبەت ژناندا بەڵام ئێستا دوای 20 ساڵ و دوای ئەوەی کە پزیشکیان هاتە سەر کار و باسی ئەوەی کرد کە بەرخورد دەکرێت لەگەڵ ئەمری بە معروف و نەهی ئەز مونکەر وەمانە ئێستا دووبارە هەوڵگان ئەوەیە کە ئەم گەڵاڵەیە دووبارە پەسەندکردنی بووەنە بەڕێوە کراوە پەسەند کراوە بەڵام ئەوەی کە قانونی تری بکەنەوە یاسایی تری بکەنەوە بۆ دوای 20 ساڵ وای ئەم کاتە بەتایبەت ئەم گەڵاڵە بەتایبەت کاتی ئەحمەدی نژاددا زۆر لە مەجلیسا دەنگدانەوەی بوو و هەروەکە خۆتان وتان دوای ئەم هەموو ماوە ئیستە چۆنەکە تەئید کراوە ئەم هەڵەگەڕێتەوە بۆ ئازادیهایەکی ئەتوانی بێژین نسبی کە خەڵکی ئێران وە بەتایبەت ژنان لە بواری پوششدا بەدەستیان هێناوە و ئەوەی کە کۆماری ئیسلامی خۆی باشە زانێت کە ژنان وەکو نیمێک لە کۆمەلگا کەم کەسێک نین و کەم کەسانێک نین و زۆر بە ئاسانی ژنان ئەتوانن کۆماری ئیسلامی بڕوخێنن چۆن یاسا و هەموو قەوانین و شەرع و هەموو شتێکی کۆماری ئیسلامی بەرپایە ئیسلامە و ئەوەی کە پوششی ژنان نەمێنێەوە یەکسری ئازادیها بە ژنان بێ ئەزم لە ئازادی پوشش یانێ تۆ لە بینبردنی هەموو ئەم یاسا و هەموو ئەم قەوانینە و هەموو ئەو شەرعە بۆیە کاتێکە لە شۆڕشی ژینا ئەمەیانە بینی ترسان کە ژنان وردە خەریکن ئەو ئازادیەکی گەرەکیانەوە ئەشێ بیان بێ مافی سەرەکی و سەرەتایی خۆیانە ئەشێ بیان بێ خەریکن بەدەستی تێرن و بۆیە ئەمەیانە کرد بە دووبارە نردیانەوە بوو مەجلیس زۆر کەس ئێژێکە مەسەڵەن مەجلیس نەقدی بووە لەوەی کە بووە دوای 2 ساڵ ئێستا مەجلیس بە شۆرای نیگەبان هەرچونکە دوای 2 هەفتەکە تەقدیمی مەجلیس کرا ئەو گەڵاڵە پەسەند کرا لەلایەن نەمایەندگان و لە مەجلیسا بەڵام هەر هاتوچووی کردووە لەسەر مەسەن شتهایەکی جزئی نە لەسەرەوەی کە ئێمە مافی ژنان خەریکە پێشێلەکەن یانە مەزان لەسەر غەڵەتایەکی ئیملاییە لەسەر یەکسری جزئیات کولیەتی ئەوە نەبووە کە ئەم گەڵاڵەیە پەسەند نەکرێت نه ئەسڵن لەسەر کولیەت نەبووە چون ئێژم لە دوای 2 هەفتەدا
لە مەجلیس بە پێم وایە 57 دانە ڕای لە 200 وردەیەک تەسویب کرایانە بە ئەکسەریەتی ئارا ئەتوانی بێژین ئەو گەڵاڵە تەسویب کراوە بووە لەسەر کولیەتی تەرحەکە نەبووە لەسەر شتایەکی جزئی بووە و ئەیانزانی ئێمە بارها و بارها بەتایبە دوایەوە و حتا بیستمانەکەی ژن حجاب سەنگەری ئەسلی ئێمەیە حجاب بە پوشش پاشنەی ئاشیری کۆماری ئیسلامیە بارها بیستمانەکە وتیانە یەکێک لە مهمترین سەنگەرەکانمان یەکێک لە مهمترین خاکریزەکانمانەوە نابێت لە دەستی بین چون ئەگەر لە دەستی بین تەواوی ئەسەن پایەکانی کۆماری ئیسلامی دێتە لەرزەوە ڕوخانی زۆر زۆر ئاسانترە ئەو ترسە کە دوای شۆڕشی ژینا حسیان کردێمە هەمومان باشە زانین شخصی خامنەی جزئی ئەڤڵین کەسەکان بوو کە لە شۆڕشی ژینا ئێژێ دەنگی ناقوسی ڕوخانی خۆی کۆماری ئیسلامی بیست ئەمە هەمووی ناشی لە تەرسێکە کە بەدەستی قودرەتی خەڵک و بەتایبەت ژنان بوو ئەم دەنگە ئەم ناقوسەی مەرگە بەدەستی ئەوان بوو و بوویە ترساون بە ئێستا هێنایان کە چەند ڕۆژ لەمەوبەر شۆرای نەگەهبانی شتەیدی کرد و کاتێک کە گەڵاڵەیەک تەئی دەکری هەم لەلایەن مجلیسۆ هەم لەلایەن شۆرای نەگەهبانەوە خۆتکارە بێ بە یاسا کاتێکی بوو بە یاسا تر تۆ بێ ئەمەڵی پێ بکە و بەقەڵی معروف لازم والئیجرایە و بۆ ئیجراکردنی ئەمە ئەتر دەسەوەن بۆ نیروی سەرکوت من و تۆیە کە ڕعایەتی ناکەین لەلایەن هێزە سەرکوتکەرەکانەوە بەو شێوەیە ئەمان گرن جەریمەمانەکەن مەمنوع الخروجمانەکەن مەمنوع الفعالیت لە سوشیال میدیامانەکەن نازانم جوازی کار یا اینکە نەچینە سەرکار یا دەرنەهایەت زیندانیمانەکەن و ئەوە ڕیانێ کاتێک ئەبێ بە قانون ئەبێ بە یاسا ئتر قەتئەن ئیجرا بێ و کاتێکیش کە ئیجرا بوو هەمزەمان لەگەڵ نیروی سەرکوتایەتر با گەشتێرشاد نەبێ با نازانم نیروی لسانی بێ با بە ناوهایەکی جۆراجۆر ئێمە بارها بینیمانە لە توولی حاکمیەتی کۆماری ئیسلامی بە شێوەهایەکی جۆراجۆر بە ڕەنگهای مختلف بە ناوهای مختلف خلق و ئەس جملە ژنان سەرکوت کراون مهم ئەوەیە کە ئەو نیروی سەرکوتە لە اختیاری ئەم گەڵاڵەیەوە لە اختیاری ئەم قانونەیە بە ئەبێ ئیجرا بکرێ ئەمجا بەڵێ فەرمووکانی پێت وایە قینان کادەمەناو قسەکان پێت وایە دەتوانن ژنان لەو ویستەیە کە هەیەە لەو داخوازیە کە هەیەە بگەڕێنەوە پێش شۆڕشی جینا ئەزانی چۆنە ئێمە خوشبەختانە ئەوەی کە بینیمانە لە سەرکار هاتنی کۆماری ئیسلامی تا ئێستا مقاومەتی ژنان بووە و بەتایبە دووبارە ئیشارەکەنەوە بە چەند ساڵی ڕابردوو دوای کوشتنی ژینا ئەمینی ئێمە ئەو بوێریە ئەو مقاومەتە کە لە ناو ژنان نبینیمان ئەسەن هەمومانەزانی لە دنیا دەنگی داوە یانێ بوێری ژنانی ئێران بوو بە سەرچاوی هێز بۆ ژنانی مابەقی بەشەکانی تر لە دنیادا بۆیە من کە شخصەن من بێژم یانا ئێمە هەموو ئێمە بینیمانە تا حتا جمهوری ئیسلامی بەتایبەت نسبەت بە ژنان فشارەکە زیاتر کە مبارزە زیاتر ئەبێت و ئێمە ئەمەڵەن ئەومانە بینیە لەلایەکۆ کە ئەوان فشارتێرن لەلایەکۆ خلق و ئەس جملە ژنانیش فشارتێرن و مبارزەکە زیاتر ئەبێ بوویە قابلی قبول نییەوە ئێمە هەمومان نەزانین کۆماری ئیسلامی بە کوشتن و برین و زیندانیکردن و ئەشکەنجە و هەمووانە قەت ناتوانێت بگەڕێتەوە بۆ پێش لە کوشتنی ژیناوە پێش لە ئاخێزی ژنژیان ئازادی و ئەو چکە ئازادیە کە ئێستا ژنان تامیان چێشتووە من پێم وانە بێ ناتوانێت ژنان بگەڕێنێتەوە بۆ بەر لە شۆڕەشی ژیناوە قەتئەن ئێمە ئەزانین هەر ئێستا ئێوە ئیشارەتان کرد بەشی ئەوەڵی بەرنامەی ئاسوی بەرابەری لەسەر مانگرتن بووە لە زیندانە وریشە مرادی زیندانیەکی ژنی سیاسیە کە مانی گرتووە و هەموو ئەو ژنانە کە لەگەڵ وریشان چ لە زیندانی ئێوین چ لە گوهردەش و چ لە هەموو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئێمە بوێری و جسارەت و هێز لە ئەوانە گرین کە چۆن لە زیندانی کۆماری ئیسلامی و تەسلیمی هیچ جنۆ شارێکی کۆماری ئیسلامی نابن بۆیە ژنانیش لە دەرەوە هەروان و ئەمە نیشانەدا کە کۆماری ئیسلامی دروستەکە تەسویبی کردووە ئەم گەڵاڵە دروستەکە وەکو قانونەوە دروستەکە هەموو هۆڵی خۆیەدا کە
ئیجرای بکاوە لە ناو کۆمەلگادا دەست بە و سەرکوتە بداوە ژنان زیاتر بکاتە ژێرفشار بەڵام من پێم وایە ژنان ئێمە هەروە کە سابتیان کردووە سابتەکەن کە ملکەجی کۆماری بڕیارەکانی کۆماری ئیسلامی نابن و قەتعەن هیچ دووبارە ئەم تەرحیە شکست دەخواتەوە. بەڵایەکانی لەو ڕۆژە و کە ئەم هەواڵە بڵاوە بووتەوە پێت وایە هەڵسوکەوتی خەڵک بەرامبەر بەم گەڵاڵەیە چی بۆ لە تۆڕ کۆمەڵایەتیەکانە بینیمانەکە نووسیویانە بەخێر بێن بۆ جیاوازی ڕەگەزی تۆ شتێ لەوە زیاترت بینیوە یا هەڵسوکەوتەکان بەرامبەر بەم گەڵاڵەیە چی بووە تا ئێستا؟ بەڕاستی ئەزانی چۆنە دەنگدانەوەی بوو بەڵام من نەفرە زۆر چۆن قەتعەنە کاتێکە ئیجراییە بێتەوە ئەچنە ناو شەقامەکان ئەوانە ئەو کاتە ڕنگدانەوەی زۆرە بەڵام ئێستەیش ڕنگدانەوەی بوو و نەتەنیاوەیکە جیاوازی ڕەگەزیە کە کۆماری ئیسلامی هەموو بنەمای بە جیاوازی ڕەگەزی بەستووە بەڵام بە ناوهایەکی جۆراجۆر ئەوە نازانم بە قۆڵی معروف سیاهی ڕەشیە بۆ کۆماری ئیسلامی ئەوە تاقیرکردنی نیوێک لە کۆمەلگای ئەلبەتێ من نابێت بیرمامشەم گڵاڵە بەحسی پوششی پیاوانێکی کردووە ئەوە نابێت لە بیرمام بچێ بەڵام بەتایبەت زیاتر خاڵەکانی لەسەر ژنانەوە فشارەکە زیاتر لەسەر ژنانەوە ژنانیان زیاتر ماتوو کردەسەوە بەڵام لە تویتێرەوە حتا لە زۆرێک لە ڕستانەکانی کە بینەریان زۆرە بەحس کراوە هەمووی بە تاقیرکردنی ژنان و بە قۆڵی فارزێژی دەهەنکەجی بە ژنان بەتایبەت دوای شۆڕشی ژنە کێمە هەر کارێ پێمان خۆش بێ ئەیکەن و ئەوەها کردمانوە یەک شتریچ کە بەحسی لە پرسیاری پێشوو بەحسی پزیشکیانتان کرد زۆرێک بوون خۆمان خۆتان لە تەلەڤیزیۆن کارتان کردووە کاتی ئەوەی کە نشستیان بوو کاتی انتخابات دوای انتخابات زۆری کەستەوە هەمیان بە پزیشکیان بوو چون دەستی کرده بوو بە قسەکردن و نابێ فشاربێرین بۆ ژنان ئێمە نابێ بە خوشونەت لەگەڵ ژنانە یان بە تند و تیژی لەگەڵ ژنانە بەرخورد بکەین هەموو ئەوانە تەئیدی ئەم گەڵاڵە یا ئەم تەرحە لەلایەن شۆرای نیگهبانەوە یەک شتی هەیە ئەوەی کە ئێمە نابێتەوە هەمان بێ ئێمە لە بەرنامەیەکی تر لە ئاسووی بەرابەریدا هەر ئەم بەحسمانە کرد کە هەر کەسێک ئەچێتە هەر مەنسەبێک لە ناو کۆماری ئیسلامیدا ئیجراکە قەوانین ئیجراکە بەتایبەت لە دەهەی ئەم دەهەی ئەخیرەدا زۆربەی یاساکان و زۆربەی ئەو تەرحانە کە دێت بە موافقەتی مستەقیمی شخصی خامنەئیە بۆیە هەر کەسێک ئەچێتە هەر مەنسەبێک و حتا ریاسەت جمهوری ئیجرا کۆنەندەیە خۆی دەسەڵاتێکی نییە و دیچمان کە ئەم تەرحەوە ئەم هەموو قسە کە پزیشکیان کردی و زۆرێک ئینتیزاریان بوو اتفاقاً زۆرێک داوایان کردووە کە لە پزیشکیان کە بەر بە ئیجراییبوونی ئەم تەرحە بگرێت بەڵام ئەزانین کە بێدەسەڵاتە و ئەگەری جمایل بێت هەرچەند کە خودی پزیشکیان شخصێکی زۆر زدژنە هەموو ژیانی تاقیرکردنی ژنان بۆ ژنانی ئازادی خواز و بەرابەری تەلەب هەموو ژیانی نادیدەگرتنی ژنان بووە هەموو کارەکانیی بەڵام ئەوە نیشانەدا کە گۆڕینی دەوڵەتەکانی سەر دەوڵەتی سێنزەهەم بێ چواردەهەم بێ دوانزەهەم بێ گۆڕینی دەوڵەتەکان لە ئەسڵ و چوارچێوەی یاسا و کلیەتی کۆماری ئیسلامی هیچێک ناگۆڕێت و پزیشکیان هیچ هەر کەسێک نە پزیشکیان هەر کەسێک بێتەوە مەنسەبە فقط ئیجراکە ئەوەیش کە پزیشکیان سەیەکرد ترسی لە ژنان بوو ئەیوە دەگەر زیاتر فشاربێرین بۆ ژنان ژنان زیاتر تێنە بەرەوە زیاتر دەزەدەن بە نافەرمانی دەزەدەن بە مبارزە و کۆماری ئیسلامیە کە فێتە خەتەر لەلایەن ژنانەوە ئەگەر نا من پێم وایە هەر کەسێک بە هەر شێوەیەک دەستی لە کۆماری ئیسلامی داگیر بێت بەڕێوبەری ئەو بڕیارانەسە کە هەیە و خۆیچی نەتەنیا بەڕێبەرە خۆیچی لەسەر ئەو باوەڕایەوە و بە دڵ و بەگیانیش ئەو بڕیارانە ئەباتە ڕێگەوە. بەڵێکانی لە بەشێ لە قسەکان تا ئاماژەت بەوە کرد وتت هەڵسوکەوتەکان بەرامبەر بەم هەواڵە کەم بووە پێتوان نییە ئەو وەزعیەتەی کە ئێستا لە منتەقە هەیە بەتایبەت شەڕی ئیسرائیل و ئەوەی کە لە لوبنان و غەزە هەیە تەئسیری بووە لەسەرەوەی کە ئەم هەواڵە کەم ڕەنگ بێت؟ وایە
خمینی کاتی خۆی وتی ئێمە شەڕە بینە دەرەوەی مەرزەکانمان کاتی خۆی کاتی شەڕی ئێران و عێراق کە دەستی پێکرد لەبەرەوەی کە بتوانن ناوخۆ وڵاتە کۆنتترۆل بکەن ئێستاش ئەمە بۆیە ئێمە هەر لە سەرەتاوە مەسەنێژین کۆماری ئیسلامی هەماس تەغزیەکە لۆجستیکی ماڵی هەموو شتێک پشتیوانی هەماسە پشتیوانی حیزبوڵایە هەموو ئەمانە ئەوەیە کە تەوەجۆکان لە ناو خۆی وڵاتە بە دەرەوەی مەرزەکان ڕابگەێنێ ئەزانی کە چۆن پوششیەدا بەداخەوە کە خەڵکی ئیسە ئیسرائیل و بەتایبەت خەڵکی غەزە بوون بە قوربانی ئەم سیاسەتانە کە ئەو سەرکردانە ئاگای باشتر بتوانن ناوخۆی وڵاتەکەیان کۆنتترۆل بکەن و بە خەبەرڕێسانی نە ئینکە بۆ دڵتۆزی بۆ خەڵکی غەزە یا هەموو ئەو مناڵانە کە تیاچوون هەموو ئەو مناڵانە کە بێدایک و باوکبوون ئەو هەموو ئەو خەڵکە کە لەو شرایەتە وەحشتناکە خەریکە ژیانەکە نەبوو ئەوان صرفەن بۆ پوششێکی گوستەدەی خەبەرەکانیان هەواڵەکانیان کە تەوەجۆکان لە ناوخوا لە ناو کۆنتترۆل بکاوە کەم ڕەنگیان بکاتەوە ئێمە ئەزانین بەڕاستی ئەوەی کە ئێمە لە غەزە و لە لوبناان و بەشێکیش لە ئیسرائیل ئەیبینین ئەسان شتێکی وەحشتناکە مایەی شەرمە بۆ بەشەری ئەمڕۆ کە لە قەرنی 21دا ئەو هەموو کوشتارە بکە بە وەحشیانەترین شێوە نەسل کوشی بکە یانێ گەرەکی هەموو فلستینیەکان لە بین بووە ئیسرائیل بە سیاسەتە غەڵەتەکان یۆ وەک معلومەتر کەسانێک وەکو دۆڵەتی نەتانیاهو و دۆڵەتی خامنەی یایەتوانین بێژین کۆماری ئیسلامی لەم هینەدا وەکوێنێژە لە ئاوی گڵاڵ و خەریکن ماسیەگرن خەریکن ماسیەگرن بە بەڵێ ئەو هەموو کوشتارە لە بەرامبەر تەئیدی گەڵاڵەیەکی ئاوا معلومە ئەم گەڵاڵە هەردیار نییەوە زیهن کەسەکان ڕوو بە ئەو هەموو کوشتارە ئەو هەموو فاجعەچێت بەڵەکانی سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەی پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر پێت وایە شتێکێ من نەمپرسیە یام خۆت ئاماژەت پێ نەکردووە فەرموو سپاس بۆ خۆت گوڵێ گیان بوو بینەران کە تا ئێستا لەگەڵمان بوون شتێکی وانە بەڕاستی ئینسان تەلەڤیزیۆن ڕۆشنەکە ئاچێتە سەر سوۆسیال میدیا هەر شتێک ئەوەی کە بینیت تەوەحۆشە نازانم ئەبێ هەر هیوایەک خوازین لەگەڵ یابێ مبارزە بکەین یعنی بەردەوام ئێمە خەریکی مبارزە بین و هیوادارم ڕۆژێک بێت کە ئێمە شاهدی نەسلکوشیەکی ئاوا نەبین و من پێم وایە بە ڕوخانی کۆماری ئیسلامی خاوەنمیانە ئەتوانێت نەفەسێکی ڕاحەت بکێشێ بۆیە هیوادارم کە بە زووی شاهدی ڕوخانی کۆماری ئیسلامی بین سپاس بۆیەوە سپاسکانیگان بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ هاوڕێیەکانی کەرەمپوور چالاکی سیاسی کە لە بەشی دووهەمی بەرنامەکەمان لەگەڵمان بوو هیوادارمە بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنامەیەکی تر و چاوپێکەوتنێکی دیکە هەر بژین بە شادی و بەختەوەری